بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەشمارەی ئەم جارەدا باس لە ئەو دوو ڕەشنووسە ئەکەین کە لە نێوان هەولێر و بەغدا دەهێنرێت و دەبرێت بۆی کە ڕێکەوتنێکی لەسەر بکرێت و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت. بزانین هەرێم چی پێشنیاز کردووە بۆ بەغدا و بەغدا چی وەڵام داوەتەوە یان ئەویش چی پێشنیاز کردووە. ئەمەی ئێستا سەرەتا باسیەکەین ئەو ڕەشنووسەیە کە بەغدا داوای لە هەولێر کردووە کە دەبێت بم شێوازە بێت. قۆناغی یەکەم ڕادەستکردنی یەکەم ڕادستکردنی 236,000 بەرمیل نەوتی ڕۆژانە هەروەها 46,000 بەرمیل بۆ بەکارهێنانی ناوخۆ واتە ئەگەر ئەم دوانەکۆکردن نزیک بە 282 بەرمیل نەوتەکە لە ڕۆژەکە ئەمەوەکو قۆناغی یەکەم. لە قۆناغی یەکەم خاڵی دوم بەکاربردنی ناوخۆیی لە بەرپرسیارەتی هەرێمدایە و داهاتی فرۆشتنی بەرهەمە نەوتیەکان بۆ حکوومەتی فیدراڵ بگەڕێتەوە. ئەمە چۆناییە؟ طبعاً ئەو 46,000 بەرمیلی کە دەردێت حکوومەتی هەرێم ئەبێ پارەکەی بە 16 دۆلارەکە، بەڵام داهاتەکەی کە ئەفرۆشرێتەوە لە ناوخۆیە داهاتەکەی بێ بگەڕێتەوە بۆکوێ بۆ حکوومەتی فیدراڵ. هەرچەنە حکوومەت ینی بەغدا لە پێشنیازەکەی خۆی لە ملحەقێکا باسی لەوە کرده بوو کۆی نەوتەکەم تەسلیم کەن من با بڵێن بۆ ناوخۆ بە دەعمکراوی سوتەمەنیتان نەمێواتە نەوتی سپی بە سعری کەرکووک و بەغا بانزین بە 450,000 بەڵام حکوومەتی هەرێم بەمە ڕازی نەبوو. باش قۆناغی دووەم ئەوە قۆناغی یەکەم بوو هەژمارکردنی بڕی پێویستی ناوخۆیی بە هەماهەنگی نێوان وەزارەتی نەوتی فیدراڵی و وەزارەتی سامانە سروشتەکان لەسەر ئەمە گرفتێکە بوو. سەرەتا هەرێمی من 100 بۆ 150,000 پێویستە بۆ بەرهەمی ڕۆژانە، دوایی خۆی پێشنیازی کرد وتی بە 65 بەرهەمی ناوخۆ توانین تەرتیبکەین. عێراق بە پێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق دەڵێ هەرێمی کوردستان بەوتەی خۆیان پێشتر وتوانە تەنها 46,000 بەرمیل لە ڕۆژێکە بۆ پێداویستی ناوخۆ بەکارهێنین. بەڵام ئەم مشتومڕە دەوترێت دوایی لیژنەیەک پێک بێنرێت بزانین 46 یا زیاترە یان کەمترە. یەکێکی دیکە لە خاڵەکانی ڕەشنووسی عێراق کە داوایەکە دەبێت حکوومەتی هەرێم مانگانە 200 ملیار دینار کەمتر نەبێت کە دەیداتە چێ دەیداتە بەغدا. ئەمە سەرجەم داهاتی با بڵین فیدراڵی و نافیدراڵی ئەگرێتەوە بە باج و بە گومرگ و بە زەریبە و بەو داهاتانەی کە حکوومەتی هەرێم دەستیەکەوێت دەبێت 200 ملیاری بنێرێ بۆ بەغدا. ئەمەش لە چیەوە سەرچاوی گرتووە؟ دەڵێت بە پێی دیوانی چاودێری دارایی هەم هەرێم هەم عێراق ئێوە پێشتر وتوتانە ئێمە مانگی 450 ملیارمان دەسەکەوێت لە 150کەی تقریبا نەکاتە 200 ملیار دینار. باش ئەنجا یەکێکی دیکە لە خاڵەکانی بەغدا دەڵێت تەوتینکردن بە پێی بڕیاری دادگای فیدراڵی لە 90 ڕۆژ تێپەڕ نەکاوەتە لە سێمان. بەڵام ئەمە مشتومڕێکی لەسرە حکوومەتی عێراق بڕوا ناکەم مەبەستی ئەو تەوتینە بێت کە دادگا بڕیاری لێ داوە، ئەوەی کە فەرمانبەران لە بانقە حکوومیەکانی کە لە دەرەوەی ئیدارەی هەرێم بنکیان هەیە یا با بڵین ئۆفیسیان هەیە لەوێ تەوتین بکرن. ئەمە تقریبا تەسەورەکەم هەر ینی بە ئەوکو هەژماری من و تەوتین حکوومەتی عێراق لەسەر ئەمە لەوە ناچێت زۆر گرفتێکی هەبێت. ئەنجا ئاخر خاڵ ئەڵێ ئەمانی کە پێشوو باسم کرد هەمووی تاو بکەن. ئەنجا من چیەکەم موچە دەنێرم دوای ڕادستکردنی نەوت و داهات. ئەگەر نەوتەکە تەسلیم کرا و ئەگەر داهاتەکە تەسلیم کرا ئەوە من موچە دەنێرم بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. با بینە سەر چی؟ سەر ئەو ڕەشنووسەی کە هەرێم داوێتی بە بەغدا بزانین هەرێم داوای چیەکە. لە ڕادستکردنی نەوتە دوو پێشنیازێ. پێشنیازی یەکەم لە ئەگەری بەشداریکردنی کۆمپانیاکان واتە ئەگەر کۆمپانیاکان بەشدار بن لەو گرێبەستانەوەتە هەر سێلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و کۆمپانیاکان ڕێکەوتنەکە بکەن ڕادستکردنی 282,000 بەرمیلی ڕۆژانە کە 65 بۆ هەرێم بگەڕێتەوە. ینی ئەم 65 لەو 282 کەمەکرێن نزیکی 270,000 بەرمیلێک ئەمێنێتەوە. باش پێشنیازی دووەم ئەگەر لە کاتی بەشداری نەکردنی کۆمپانیاکانە ئەوە ڕادستکردنی 100,000 بەرمیل لە ڕۆژێکدا. ئەگەر کۆمپانیاکان بەشداریان نەکرد لەم گرێبەستەیە دەبێت ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت حکوومەتی هەرێم وەڵام من پێشکەش بە یا با بڵین ڕادستی بەغدایەکەم. لە بەکارهێنانی ناوخۆی نەوت بەرپرسیارەتی هەرێمی کوردستانە کە ئەو 65,000 بەرمیلە ڕۆژانە لە بەرپرسیارەتی خۆی واتە خۆی کولفەکەی بگرێتە خۆی ئەو 65,000 بەرمیلە بۆ ناوخۆ. داهاتی نانەوتی
حکوومەتی هەرێم بە پێچوانی بەغداوەڵە لە 150 داهاتی گومرگ باجی دەرامەدێن. یعنی چی ئەم دووشتە؟ یعنی تەنها ئەوانەی کە فیدراڵین نەک هەموو داهاتی ناوخۆ بە ئەو ڕسوماتانی لە دایرەکان وەرەگیرن بە سزای کامێرە بە هەر بابەتێک کە حکوومەتی هەرێم بە چەند ڕێگەیەک وەگەوترێ بە نزیکی 400 ڕێگە پارە لە هاوڵاتیان وەرەگرێ. حکوومەتی هەرێمەڵە تەنها من لە 150 ئەم دوانە دەمێ. ینی بە کورتی و بە کورتی وەک مانگی 1 و 2 ئەوانە تەنها نزیکی 50 میلیارد دینارێک بە حکوومەتی فیدراڵ وەک پێشتر باسماکەڵە نەخێر ئەبێت کەمتر نەبێت لە 200 میلیارد دیناری مانگانە. ئەمە ئەو دوو ڕەشنووسن کە هەولێر و بەغدا پێشکەش بە یەکتریان کرد و تا ئێستا نەگەیشتونەتە ڕێکەوتن لەسەری. لە ئێستاشە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق لیژنەیەکی 5 بۆ 6 وەزیری پێگاتووە بڕیارە لە ماوەی 24 تا 48 کاتژمێری داهاتوودا ئەم بابەتە یەکلایی ببێتەوە.